دەسمە لای دەچینە دەڤەری سۆران ئازاد ئۆمەراوەی لەگەڵماندایە. ئازاد سڵاو لێ بزانین لە دەڤەری سۆرانیش بنکەکانی دەنگدان یان پرۆسی دەنگدان بە ئاسایی بڕێوە دەچێت. پرۆسی دەنگدان بە شێوەیەشی گشتی لەوێ چۆنە؟ بەڵێ کاک بەختیار سڵاو لە تۆ و لە بینەرانی بەڕێز بێتن. دیارە دەنگدانی تایبەتش لە سنووری قەزای سۆران لە کاتژمێر 8 بەیانیەوە دەستی پێکردووە بە شێوەیەکی ئارام دەنگدانی تایبەت لە قەزای سۆران بەڕێوەچێتن. من ئێستا لە یەکێک لە بنکەکانی دەنگدانی تایبەتم لە قەزای سۆران لە بنکەی شەهید دکتۆر عەبدوڕەحمانم. دیارە ئەو بنکەیە بۆ کەناڵ ڕێگای پێدراوە ڕووماڵی هەڵبژارنی تیادا بکەن. من ئەمەوێ ئاماژە بۆ بدەم کەوا لە سنووری قەزای سۆران بە هەر چوار قەزای سۆران ڕەواندز و مێرگەسۆر و چۆمان 15357 دەنگدەری تایبەت لەم سنوورە دەنگەداتن. تەنها لە قەزای سۆران پێچ بنکەی دەنگدان بەڕووی دەنگدەرانی تایبەتدا کراوەتەوەکەوە 26 وێزگە لە خۆی ئەگرێتن. 9422 دەنگدەری تایبەتی تیادایە و دەنگ لەم وێزگانە ئەدەن. هەروەها لە قەزای مێرگەسۆریش 1808 دەنگدەری هەیە کەوە لە یەک بنکەی دەنگدانی هەیە 5 وێزگە لە خۆی ئەگرێتن. و لە قەزای چۆمانیش تەنها یەک بنکەی دەنگدان کراوەتەوە بۆ دەنگدەرانی تایبەتکەوە 1375 دەنگدەر لە خۆی ئەگرێت. لە ناحیەی سیدەکانیش بنکەیەکی دەنگدان هەیە لەوێش 9908 دەنگدەر لە 3 وێزگە دەنگی تایبەت ئەدەن لەم وێزگانە. دیارە کۆمیسیۆن بۆ ئەم جارەی دەنگدان چەند ڕێکارێکی گرتووەتە. بەر یەکێک لەو ڕێکارانەکەوە دەنگدەر تەنها بۆی هەیە لە ڕێگای جنسیەوە دەنگ بداتن و هەروەها لە ڕێی پەساپۆرتەوە بە پێی و زانیاریانەی لە بەڕێوەبەرەکانی وێزگەکان دەستێمەکەوتووە. ئەوان باسییان لەوە کردکەوە هاوڵاتی هەبووە کۆپی نفوسی هیناوە بەڵام بە هیچ شێوەیەک ڕێگان پێ نەدراوە تەنها بە کۆپی نفوس یاخود جنسیە دەنگ بدرێت بەڵکو پێویستەکەوە دەنگدەر جنسیە عراقی پێوێتن. ئەگەر خۆشی جنسیەی نەبوو ئەوە پێویستە جنسیەی باوکی لەگەڵ خۆی بهێنێتن بۆ بنکەکانی دەنگدان و دەنجی خۆی پێ بداتن. چاودێری لایەنە سیاسیەکانیش دیارە چاودێری پرۆسەی دەنگدانەکەن لە قەزای سۆران تاوەکو ئێستا بە شێوەیەکی هێمنانە دەنگدانی تایبەت بەڕێوەچێتن. زۆر باشە بوونی ینی بۆ دەستگاکانی ڕاگەیاندن ناوەندێکی تایبەت ئامادەکراوە کوێ بینیمان تۆ لەوەی لە ناوەندێکی دەنگدان ڕووماڵی هەڵبژارنەکان بکەنەوە چاودێری تۆڕەکانی ناوخۆ یان ڕێکخراوە ناوخۆیەکان بیانیەکان لە سۆران بوونیان هەیە و چاودێری پرۆسەکە دەکەن. کاک بەختیار دەنجی تۆ بەباشی ناگاتە لای من لە پرسیارەکەت سەبارەت بە چاودێر بوونی چاودێر پرسیارم لە تۆ کرد. ئایا چاودێر بوونیان هەیە چاودێرە ناوخۆیەکان و بیانیەکان و ناوەندێکی تایبەت دیاری کراوە بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن بۆ دەستگاکانی ڕاگەیاندن بۆ میدیاکە لەوێ ڕووماڵی پرۆسەکە بکەن؟ کاک بەختیار دیارە چاودێری لایەنە سیاسیەکان بە چڕی چاودێری بەڕێوەچوونی پرۆسەی دەنگدانەکەن لە قەزای سۆران و سەرجەم لایەنە سیاسیەکان بڵین چاودێری خۆیان داناوە لە بنکەکان و چاودێریەکەن بۆ ئەوەی ڕێگری بکرێتن لە هەر جۆرە تەزویرێکەوە لە ئارادابێتن تاوەکو ئێستا چاودێرەکان بە چڕی چاودێریەکەن و هەروەها سەبارەت بە کەناڵەکانی ڕاگەیاندن ئەوەی داخەکەوە لە سەرجەم هەڵبژارنەکاندا کەناڵەکانی ڕاگەیاندن ڕووماڵی پرۆسەی هەڵبژاردنیان بۆ سانسۆر کراوە. من کەوا لەو بنکەی دەنگدانم لە قوتابخانەی شەهید دکتۆر عەبدوڕەحمان کەچی تەنها ئەو قوتابخانەیە بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن دیاریکراوە بەڵام وەکو ئەبینی ئێستا من لە پێش وێزگە وەستاوم ڕێگامان پێ نادرێتن بچینە ژوورەوە بۆ ڕووماڵکردنی شێوازی بەڕێوەچوونی پرۆسەی دەنگدان. لە قەزای سۆران 5 بنکەی دەنگدان هەیە کە تەنها بۆ یەک بنکە ڕێگا دراوە کەناڵەکانی ڕاگەیاندن ڕووماڵ بکەن کەچی لەو بنکەیەش ڕێگا نادرێت کەناڵەکان بچنە ژوورەوە لە وێزگەکان ڕووماڵی پرۆسەی دەنگدان بکەن. سوپاس بۆ پێامنێرمان ئازاد ئۆمەراوەی لە سۆران.